ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 15 ئایاری 2025 پێشکەش دەکەین. ئیشگیری بۆ ئازادی ڕێبەرۆجەلان لە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە شاری جنێڤی سویسرا لە هەفتەی 225مینی خۆیدا بەردەوامە. لە چالاکیەکەی ئەم هەفتەیەدا سڵاو لە 12مین کۆنگرەی پەکەکە کرا و دامەزرێنەرانی پەکەکە عەلی حەیدەر قەیتان و ڕەزا ئاڵتون بەبیرهێنرانەوە. لە چالاکیەکەدا هاوسەرۆکی ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردی ژنێڤ عوسمان تەکین ڕایگەاند با بڕیارەکانی 12مینی کۆنگرەی پەکەکە پرۆسەیەکی نوێ لە مێژووی تێکۆشاندا دەستی پێکردووە و وتیشی لەگەڵ بڕیاری کۆتاییهێنان باکاری ڕێخستنی لاژێرناوی پەکەکە لە مێژووی تێکۆشاندا سەردەمێک کۆتایی هاتوو سەردەمێکی نوێ لا هێڵی پراکتیکی بەرخۆدانی ڕێبەرۆجەلان دەستی پێکردووە. وتیشی ڕۆحی ئەم سەردەمە نوێیە با تێکۆشانی ئازادی هاوبەشی گەلان و ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان شێوە دەگرێت. هەروەها تەکین ڕایگەاند بڕیارەکەی پەکەکە بەرپرسیارەتی خستووەتە ئەستۆی تورکیا و هێزان نێونەتەوەیەکان و وتی تا ئازادی ڕێبەرمان مسووگەر نەبێت کەس ناتوانێت باسی چارەسەری دیموکراتیک و ئاشتی هەمیشەی بکات. تەکین بانگەوازی لا گۆڕەپانی نێونەتەوەیی کرد دژی گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەرۆجەلان دەنگ هەڵبگرن. هەروەها پاشان لە چالاکیەکەدا ڕاگەیاندراوێک خوێندرایەوە و دووپاتیان کردەوە تا ئازادی جەستەی ڕێبەرئۆجەلان مەسۆگەر نەکرێت بێوەستان درێژە با تێکۆشانیان دەدەن. لا چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوردان و ئازادی خوازانی جیهان چالاکیەکی سەرتاسەریان دەست پێ کرد. سەرەڕای هەموو گفتوگۆکان هێشتا هەلومەرجی ڕێبەرۆجەلان لا ئیمراڵی نەگۆڕاوە و ئازادی جەستەیی مسووگەر نەکراوە و تەبێژانی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد جەختیان لەوە کردوێتەوە کە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان ئەنجامی گەورەی بەدەستهێناوە. هەروەها و تەبێژانی هەڵمەتەکە ڕایانگەاند بۆ ئازادی ڕێبەرۆجەلان درێژە با کارەکانیان دەدەن و کەمپەینی دەمەوێت دیدار لەگەڵ ڕێبەرئۆجەلان ئەنجام بدەم لە سەرتاسەری جیهاندا دەست پێ دەکات. ئایتان دەرسیم یەکێک لا نوێنەرەکانی کۆنگرەی 12ی پەکەکە و ئەندامی کۆردیناسیۆنی پاشک ڕایگەاند پەکەکە فەلسەفە ئایدۆلۆژیا و پێوانەیەکی ژیانیە. پەکەکە تەنها پارتێک و ناوێک نییە و بوونێکی زیندویە. دەرسیم ڕایگەاند ئەمە جاری یەکەم نییە ڕێبەرۆجەلان باسی گۆڕانکاری دەکات. لە کۆنگرەی شەشەم و قۆناغی پاش ئەوەش هەموو ئامادەکاریە تێوری و هەڵسەنگاندنەکانی خۆی سەرپاک نوێ کردەوە و کەشەی پێدا و ویستی پەکەکە نوێ بکاتەوە. وتیشی لەم دوایانەشدا ڕێبەرۆجەلان و توێتی ئەوەی خۆی نوێن نەکاتەوە ئەوانی تر نوێی دەکەنەوە و ئەوانێشی خۆیان نەگۆڕن دەگۆڕدرێت. هەروەها و تووشێتی دیموکراسی بابزاوتی جەوهەری و هێز و ئاگایی پێش دەکەوێت. دەرسیم ڕاشیگیان هەمیشە ڕێبەرۆجەلان جەوهەری پەکەکەی باژن پێناسە کردووە و توێتی نەک تەنیا دەبێت پاڵپشتی لا گۆڕانکاری بکەن بەڵکو دەبێت ئەو هێزەشیان هەبێت گۆڕانکاری بکەن. سەبارەت بە دۆخی ئێستای ناوچەکەش دەرسیم هەروەها ڕایگەاند پەکەکە لە نوێبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت و ئەمە تەنیا بە پێی نەخشەڕێی پەکەکە دروست نابێت بۆیە دەبێت ئەو نەخشەڕێیە ببێتە ماڵی گەل و بەم ڕەنگە پێک بهێنرێت. هەروە دەشڵێت من راپۆرتی سیاسی ڕێبەرایەتیم خوێندووەتەوە لەم قۆناغە و دواتریشدا نەک دەبێت دەستکەوتەکان بپارێزین بەڵکو دەبێت با کولتوری سوسیالیزم و دیموکراسی دەستکەوتەکان فراوانتر بکەین. سلاوی ژیژەک فیلسوفی هاوچەرخی سلاڤیا پەیامی پشتیوانی لە بڕیاری کۆنگرەی پەکەکە نرد. سلاوی ژیژەک لە پەیامە ڤیدیۆکەیدا کە بۆ دەم پارتی نردوێتی باڕوونی پشتیوانی خۆی بۆ بڕیارەکەی پەکەکە دەردەبڕێت و دەڵێت پەکەکە پێشکەوتووترین هەنگاوی ناوە هاوتەریب لەگەڵ پابەندبوونی بە ئاشتیەوە. ئەم بڕیارە ئەوە دەردەخات کە ڕێکخراوەکە لە ڕێگەی چالاکیەکانیەوە گەیشتووەتە بەرزترین ئاست لە نیشاندانی پابەندبوونی بە ئاشتی. هەروە ژیژەک دەشڵێت بۆیە
زۆر گرنگە جەماوەر بەتایبەتی لە ئەوروپا و لە سەرانسەری جیهان ئاگاداری ئەم پێشهاتە بن و بەشداری لا پرۆسەکە بکەن. ژیژەک دەڵێت با پشبەستن بە تێبینیەکانم و ئەو پەیوەندیانەی کە هەم بووە کورد ڕۆشنگرترین و تەنانەت فێمینیستترین توێژی کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوان لا کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێدەکەن. هەروە ژیژەک دەڵێت لا کاتی شیکردنەوەی بارودۆخی تایبەتی کورد ئەگەری ئەوە هەیە کا ڕوبەڕووی نمونەیەکی کەڵەکەبووی کێشەی گشتیەکانی ناوچەکە ببینەوە. سەبارەت با پرۆسەکەش ژیژەک باڕوونی جەخ دەکاتەوە بڕیارەکەی پەکەکە هەنگاوێکی سیاسی زۆر بوێرانەیە و ئەمەش هیچ بیانوویەکی ڕەوا بۆ لایەنی بەرامبەر ناهێڵێتەوە بۆ درێژەدان بە شەڕەکە جەختیش دەکاتەوە کورد پێشکەوتترین هەنگاوی ناوە. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تونجەر باقرخان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە شاری مۆشکە لەگەڵ جوتیاران و کرێکاران کۆبووەوە قسەی کردو لەبارەی پرۆسی ئاشتیشەوە ڕێگەیان لەم قۆناغەدا کە ئەگەری بێدەنگکردنی چەک و ئەگەری ئاشتی هەیە هەوڵەکەیە بۆ بنیاتنانی تورکیایە کە هەموو تایدا یەکسان و ئازاد بین. باقرخان وتیشی دنیا ڕووی لە گۆڕانە و بۆیە ڕێگەی بەهێزکردنی تورکیا بنیاتنانی کۆماری دیموکراتیک و چارەسەری دیموکراتیکی پرسی کووردە و دووبارە نەکردنەوەی هەڵەکانی پێشوویە. دووپاتیشی کردەوە دەبێت سیستەمێکی گونجاو لەگەڵ زمان و کەلتور و باوەڕی کورداندا لە تورکیا بنیات بنرێت و دەشڵێت شەڕ برسێتی و هەژاری بۆ گەلی هێناوە و دەبێت ئەو ملیۆنان دۆلارەی کە بۆ شەڕ خەرج دەکرێت بخرێتە خزمەتی جوتیاران و کرێکاران و چەوساوەکانەوە. دوای داواکاری دەم پارتی لا وەزارەتی داد بۆ ئەوەی ڕێبەرۆجەلان بتوانێت لەگەڵ ڕۆژنامەوانان سیاسەتمەداران و کەسانی دیکە کۆ ببێتەوە. یاڕڵماس تۆنج وەزیری داد لەو بارەوە لێدوانیدا و لا وەڵام داوتی لە یاسادا ڕێوڕێبازی کۆبوونەوە لەگەڵ زیندانی کراوان لا گرتوخانەکاندا بوونی هەیە. ئەوەی پێویست بێت لا چوارچێوەی یاساییشدا دەکرێت. شاندی ئەمراڵی دەم پارتی لا 24 نیسان لا کۆبوونەوەیان لەگەڵ وەزیری داد داوایان کرد بوو ڕێگیریەکانی بەردەم ڕۆژنامەوانان و سیاسەتمەداران بۆ دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان لا ببرێت. هەروە وەزیری داد سەبارەت بە پرسیاری ڕۆژنامەوانان لەسەر مافی هیوا وتی هیچ کۆبوونەوەیەک نییە بۆ دۆخێکی لەم شێوەیە و لەو بارەیەوە وتەبێژی دەم پارتی ئایشێ گوڵدۆغان ناڕزایەتی خۆی نیشاندا و وتی وەزیر دوورە لە گفتوگۆکانی مافی هیواوە و زمانەکەیشی دوورە لە زمانی بنیات نەرانەی پرۆسەی ئاشتیەوە. ئەردۆغان سەرۆکی ئاکەپە و سەرۆکۆماری تورکیا لا کۆبوونەوەی پارتەکەیدا لەبارەی بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە و پرۆسەی ئاشتیەوە ئاماژەی بە پەڕینەوە بە قۆناغێکی نوێ لا تورکیا کردووە و دەڵێت لە هەوڵدانەکانماندا بۆ تورکیایەکی دوور لا تێرۆر پەڕیمانەوە بۆ ئاستێکی نوێ. ئەم قۆناغە قۆناغی پتەوکردنی یەکڕێزی و خوشک و برایەتی و هەنگاونانی ئایندەمانە و هەروەها لەبارەی بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکەوە دەڵێت ڕێخستن بەو بڕیاری کە داوێتی هەنگاوێکی ناوەکە با گوێرەی ڕێککەوتنی ژیانی هاوبەشی گەلەکەمانە. هەروەها بانگەشەی ئەوەشی کرد کە بەشداربوونی بەش و باڵەکانی سووریا و ئوروپاش لەو بڕیاری پەکەکە تەواوکەری پرۆسەکەیە و دەڵێت لابری لۆبیە ڕێخستنەکانیان لە ئەوروپا و جیهان لا دژی تورکیا دەمانەوێت لەگەڵ تورکیا بن و نامانەوێت ناوی تورکیا با تێرۆر بڵاو ببێتەوە. هەروەها ئەردۆغان لە بەردەوامیش داوتی پێشبینی دەکەین لە داهاتوودا لێدوانی بەرپرسیارانە درێژەی هەبێت. شاندێکی سێکەسی ئەنجومەنی گەلی مەخمور کە سەبارەت با پرسی گەمارۆکانی عێراق و کێشەکانی کەمپی مەخمور چوبوونە بەغداد دوای کۆبوونەوەیان لەگەڵ وەزیری داد و لە کاتی گەڕانەوەیان بۆ کەمپەکە لەلایەن عێراقەوە لە بەغداد دەستگیر کران. فلیز بوداک هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخمور بە ئاژانسی ڕۆژنویزی ڕاگەیاندووە کە شاندی ئەنجومەنی گەلی مەخمور داوای لا وەزارەتی داد کردووە کۆ ببێتەوە لەسەر پرسی ناسنامە و گەمارودانی سەرکەمپی مەخمور و وەزارەت وڵامی ئەنجومەنەکەی داوەتەوە وتوێتی هیچ کێشەیەک نابێت.
با دەستپێشخەری ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان با دروشمی لەسەر بنەمای شۆڕشی ژنان بەرەو کۆمەڵگایەکی دیموکراتیک دەڕۆین. یەکەمین کۆنگرەی دوای دامەزراندنی هاوپەیمانی نەدا هاوپەیمانی ژنانی دیموکراتی هەرێمی لا شاری سلێمانی بەڕێوە دەچێت و ماوەی 3 ڕۆژیش دەخایێت. کۆنگرەکە با دەستپێشخەری ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان ئەنجام دەدرێت و هاڵسەنگاندن لەسەر چەند بابەتێکی گرنگ سەبارەت بە پێشلکاریەکانی سیستەمی سەردەستی پیاوسالاری و ئازادی ژنان و داگیرکاری ئاشتی ژیانی هاوباش دەکرێت. جێ ئاماژەی هاوپەیمانێتی نەدا هاوپەیمانی ژنانی دیموکراتی هەرێمی تۆڕێکی هەرێمی ژنانە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە زیاتر لە 200 ڕێکخراو و تۆڕ و کەسایەتی ژنان لە 18 وڵاتی جیاواز لەخۆ دەگرێت. لە بەیاننامێکی ڕۆژنامەوانیدا بۆ میدیا ناوخۆیەکان زەهرا ئەلبوجاری سەرۆکی لێژنەی گواستنەوە و گەیاندنی پەرلەمان لا فراکسیۆنی سادیقون باتوندی بڕیاری دانانی نێردەی تایبەتی ڕەجەب تەیب ئەردۆغانی بۆ عێراق ئیدانە کرد. ئەلبوجاری ڕایگەیان ئەم بڕیارە شایانی قبولکردن نییە و سیاسەتی فراوانخوازی تورکیا بەرجەستە دەکات کا یەکڕێزی و ئاسایشی عێراق بە ئامانج دەکرێت. هەروە جەختێکی کردەوە پێویستە حکوومەتی عێراق هەموو ئەو ڕێککەوتنانەی لەگەڵ تورکیا هەڵبوەشێنێتەوە کە بە بیان و جۆراوجۆر ئەنجام دراون. ئەبولجاری داوای ڕێوشێنی بە پەلەی کرد بۆ دەرکردن و بە داگیرکاری تورکیا بۆ سەرخاکی عێراق وەسفی کرد. هەروەها جەختێکی لەسەر پێویستی کۆتایی هێنان با بیانوەکان کە بۆ پێشخستنی ئەجندا دەرێکیەکان بەکاردەهێنرێن لەسەر حیسابی گەلی عێراق داوای لە سەرۆکوەزیرانی عێراق و پەرلەمانی عێراق کرد هەڵویستی ڕوون و پتە و لادژی پێشلکاریە دووبارە بووەکانی تورکیا بگرنا بەر و وتیشی بێدەنگی حکوومەت هاندەری پێشلکاری زیاترە. کەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.